پرسیاری چوارەمانەوەی ئەڵێ تا چ ڕادێک ئەم ڕۆتە قبوڵکراوە لەلایەن تاکەکانی کۆمەڵگاوە. قبوڵبوونی ئەم ڕەوتە لە لای خەڵکی عالم و زاناوە ئەوەی کە دیراسی کرد بێت، چونکە کەسێک من لەم یەذوق شەیئەن لا یەدری ما هو، کەسێک کە شتێکی نەچەشت بێت بەڕاستی نازانێت چییە. وەکو وتاوە ئەلمەرء عەدوٌ لما جهل، ئینسان دوژمنی شتێکە کە نایزانێت. زۆر جارێ دژاری تەسەووف بکرێت و بە خورافات و بە ئەمانە ئەدرێت لە قەڵەم بۆ کارەکەی جەهل. وەکو پرسیار لە یەکێک لە دوژمنانی سەرسەختی تەسەووفەکە هەستام ناوەکەی بەرم بەڕاستی لە بزافی سەلەفی مەسەلەی سەلەفی جیهادیە بە ویجدانەوە ئەڵێ ئیسلام تەسەووف و عیرفانی لێکەرەوە هیچی نامێنێتەوە. من نەنوایە مەسەلەی متەشیع و شێخە بەتاڵەکانی ئەمڕۆ بوونەتە بار بەسەر تەسەووف. تەسەووف و عیرفان ئەو خزمەتی ئەوان کردیان بە ئیسلام بە مسلمانان، ئەو فتوحاتانە ئەوان کردیان بە هیچ کەس و بە هیچ بزافێک نەکراوە. بڕۆین طبقاتی سۆفیەی شێخ عەبدوڕەحمانی سولەیمی خوێنینەوە، حیلەت ئەولیای ئەبی نوعەیمە ئەبی نەعیم خوێنینەوە مەسەلە، البداية والنهاية ابن كثير خوێنینەوە مەسەلە، سیر الأعلام والنبلاء ئیمامی زاهبی خوێنینەوە، طبقاتی نەساکی مەسەلە ابن عربی خوێنینەوە. باسی هەر مجاهیدێکە هەر عالمێکە ئەفەرمێت كان عالما تقيا نقيا مجاهدا صوفيا. ئەوانەی کە خزمەتیان بە بواری علمی کردووە، بە بواری جیهادی کردووە، بە بواری ئینسانی کردووە، چون هەمویان سۆفی. مەسەلە علمی قراءات بڵێ، علمی حەدیث بڵێ، علمی تەفسیر بڵێ، علمی مەسەلەی فەلسەفە و کەلام بڵێ، علمی مەسەلەی ئەوانەی کە وەڵامی مستەشرقەکانیان داوەتەوە، هەموو بوارەکان فتوحات. صلاح الدین ئەیوبی بۆ معلوماتان ئەشعەری بوو، سۆفی بوو. لە دوای حەزرەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە فەتحی قودس کرا، صلاح الدین کردی. ئەمانە کاتێک تو ئەتوانی ئەمڕۆ تەقبوڵکەی دیراسەیەکی وردی بکەی، بەلای ئەهلی عیلمەوە قبوڵە، بەڵام بەلای جاهیل و نەزانەکان و ڕێزمێ قبوڵ نییە. بۆ چونکە جەهلی مڕەکەبیان هەیە بەشتەکەی. ئینسانی کە نەزانێت کە نەزانە بەڕاستی دائیمەن لەناو نەزانیە ئەژی. قوستەنطینیەیە محەممەد فاتی ڕزگاری کەم عەقیدەی ماتوریدی بووە، نەخشی بووە مەسەلە، زاتێکی سۆفی بووە کە پێغەمبەری خوا لەبارەی ئەفەرمێت ئەو جێشەی کە فەتحی قوستەنطینیەکە باشترین جێشە ئەمیرەکەی باشترین ئەمیر. پێغەمبەر شایەتی باشی بۆدا، وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. سۆفیەکان توانین بڵێن ئەوانە کە لەگەڵ فەڕەنسا کە لیبیای داگیر کرد، کێ جیهادی فەڕەنسای کرد؟ سۆفیەکان. جیهادی ئەهلی تەسەووف بڕۆ کتێبێکە بیخوێنەوە یا لە ئەنتەرنێت سێرچێکە جیهادی ئەهلی تەسەووف. یعنی کە تۆ ئەبێ بە دوای زانست تا بگەڕێی. سۆفیەکان ئەوانە بوون بەڕاستی ئیمام ئەبوولحەسەنی شازلی کە تەتەرەکان هاتن جەنگی لەگەڵاکردن. سۆفیەکانی قەدیم نەک ئێستا کە بەڕاستی سۆفێتی و ئەرزم کردن بۆتە ئاو خواردن و نان خواردن و احتیفال و حەفلە و ئیتر دوور لە عیلم و لە زانست و لە جیهادی حەقی و لە شەریعە. ئەمڕۆ تەسەووف ئەوانەی کە ئیدعاکەن دوورن لێوە، کەمینەیەک نەبێت. ئێستا بۆ زۆر جارە ئەڵەن تەریقی خادر نەقشی کێشەی تیا بووە، تەمان نەک لە کۆنە هیچ کێشەیەکیان نەبووە، چونکە هەموو تەریقەتەکان ڕێگەیان وەسیان خوا بووە. بەڵام لەم دوایە مەسەڵەن نەقشەکان زیاتر شەرعڕەو بوون، قارەکان لایاندا لە شەرعەکەی ئاژاو بدوژای. نا لە بینی حەزی شێخ عومەری بیاڕەحمەتی کاک ئەحمەد بەڕاستی زۆر خۆشەویستی هەبوو. حەزی کاک ئەحمەد و حەزی شێخ عومەر دەعوەتەکە بە پێپەتی ئەڕۆ بپیدیەوە کە ئەم قادری بوو ئەو مەسەلەی نەقشیوە. حەزی شێخ حەسەنی قەرەچیواری مەسەلە حەزی شێخ عومەری بیاری کرد بە زاوای کرد، شێخزای خۆی پێدا. یعنی هەردوو لا چونکە عالم و زانا بوون، بەڵێ قاری نەقشی بوون، بەڵام محەبەت و ڕێزێک بوون. لە عەبدولکەریمی مەغریبی کە دژی ئینگلیز شەڕی کرد، زۆربەی مجاهیدان کە دروست بوون لە فتوحاتی ئیسلامیە مەسەلەی تەریق قادری نەقشیان هەبووە، لە سیچانە، لە داغستانە، لە زۆربەی وڵاتەکانە. ئەگەر تۆ دیراسەیەک بکەی ئەزانی تەسەووف و عیرفان قابلی قبوڵ بووە لەلایەن ئەهلی عیلم و زاناکانەوە، و زۆربەی ئیسلامیش و مسلمانان و عالمەکانیش هەمووی سۆفی بوون. بەڵام ئێستا کە ئێستا لەم عەسر و زروفا کە بزافی مەسەلەی بزافێکی تایبەت کە بەناوی بزافی مەسەلەی سەلەفیەتی مەدخەلی و بێ، جیهادی و بێ، بە هەر نایەکۆ بێ کە زیاتر منهەجی محەممەدی کوڕ عەبدولوهابیان هەیە، قبوڵیان نییە. هۆکارەکە دوو هۆکارە. یەکەم دەستێکی نەگریسی مەسەلەی لە پشتەوەیە کە قبوڵیان نەبێت تەسەووفی ڕاستی و حەقی بڵاو بێتەوە، کەمایی سەرخستنی ئیسلام و عیزەتی ئیسلامی تێدا بوو و تیایشی ئەبێ.
دووهەم بەڕاستی ئەوەیە کە جەهل و نەزانینە بە بابەتەکان چونکە زۆرێکیان هەبووە کە تەسەوفیان قبول نەبووە بەڵام کە دوایی دیراسەی کردووە تۆ بەشی لێ کردووە کە وتێتی من غەڵەت بووم لەو فکرە لەو بۆچوونە کە بەرامبەر سۆفیەکان بەکارمهێناوە چونکە بەڕاستی سۆفیەکان ئەو خەڵکە ئەزیز و خۆشەویستە بوون کە توانیانە جێدەستیان دیار بێت لە ئیسلامە بەڵام لەم دوایشە وەک ئەرزم کردن لادان خراپەتێ کردووە قابلی قبول نییە لەلایەن ئەوانەوە ئەمشە فکرێکی غەڵەتە نابێ من نحن نعرف الحق بالحق ولا نعرف الحق بالرجال من حق بحق بناسم نحق بشخصيته من ملام قابل غلط تو ورا اسلامك لا ساعتي من ور مقرا الاخلاق والروشت حق ولا ورقرا حق من ورقرا بلان اقل مخالفه شرعي بو قابل قبول ني حظ شاه عمري بياره كما وصل قاضي هنا وبياره كل مدرسي بياره ما بس بالشرع الربيع او ذات انا بو حقتي او ذات انا فرمي بيشرع ملي قبول مكه روجك دصري حقيقه مثل تحقيق هذا وزانه تا چه اندازيك ما وصل لقاضي قوله كزاواي بو شريعتي مثلا شريعه جبجيكا روجان تر ما وصل خلص على بري مثلا خدمتي اكل بادب ولا خدمتي او روجك كبيني دصري حريله مرايا نهص على بري نحر رجلي لكن قدر درجات ما عليك فمي بور اسم لي ناغريو بوك روجان نيت لطفونيه فمي تا او دصر حريله من تابع كحرام انا زنيري امتي بيغمر من نكهن ناس من بركو سير شتناكم مرحبا شتناكم صلاوش لنا تصوف امانه بيغني شاه عمر فرمي سپاس بو خوا هميشه ودائم خوا عالم يكو توي كده بس رقيبه سليمه تصوف قبول كراوه لا الاي بالتواتر لا علماء زانايان انكاري نكراوه بلام انكاري تصوفك بطال اكريت امرو بهوي بطالي اوانوا كبرنا بار بسر تصوف حق شوا نك مساله بزافي وهابي بكن من يجيكم من يدشي او واستم دشي او ناشئ تيكل جنو بياو حرام خواردن زرق بازي ودرو دلسه متشيخ وشيخ بطالي تصوفي الراس تقينا هرشي علماء وزانان اسلام هي صوفي بون امام مالك تكيل سنه امام الشافعي امانه صوفي بون امام الشافعي لا ديوان كامل فقيها وصوفا فكل ليس واحدا مثلا امام مالك افرمت من تصوف ولم يتفقه فقد تزندق ومن تفقه ولم يتصوف فقد تفسق ومن جمع بينهما فقد تفقه امام احمد بهمان شوا حتى امام احمد خويا فرمي من لسرتات شها دشي تصوف عفان بو بلام تا مثلا فلان كسي سوفين بيني كبينيم عالم زانايا خواناسه حقتي اسلامي لا براسي امام احمد فرمي يتر من تصوف عرفان خوشويست ريسكور رباسي وانم وقبول كرا ولا علماء زاناني خدموا ولا اهل انصاف وجدانيش